نسرین محەممەد ئەمینالی ئەنداملق لە ڕێکخراوەیەکی تیژنە لە قێڕاپاڕین کە باز لە هۆکارەکانی تونند و تیژی دەکەن زیاتر لەسەر ئاستی ناوچەیی، بەڵام ئەوەی کە ئێمە تێدا ورد ببینەوە تونند و تیژی لەسەر ئاستی ناوچەیەک ناوەستێ. تونند و تیژی جیهانیە، یعنی بمانەوە نەمانە لە هەموو جیهاندا تونند و تیژی بەرامبەر بەژن دەکرێت. بەڵام لێرەدا ئەوەی کە زیاتر زەق دەکرێتەوە لە سەر ناوچەکان، بۆ نمونە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر فەرقی هەیە، یان وڵاتێک بۆ وڵاتێکی تر فەرقی هەیە. ئێمە وەکو دەڤەری ڕاپەڕین ڕاستە تونند و تیژی تێدا بەرقەرارە، زۆریش هەیە، ناڵێم کەمە، پاکانە نییە بۆ دەڤەرەکە. بەڵام لە هەموو کوردستاندا، لە هەر چوارپەرچەی کوردستاندا تونند و تیژی هەیە. لە سەر ئاستی عێراقدا تونند و تیژی ڕێژەیەکی زۆر بەرزە. بەڵام ئەوەی کە لێرەدا ئێمە دەمانێت باسی ناوچەکەی خۆمان بکەین کە یەکێکیان لەوانە کە هۆکارەکەی چێ، هۆکارەکەی ئێمە لە ناوچەیەکا گەورە بووین لەسەر تونند و تیژیەکەمان زۆر بەرز بووە، کە میشت ئێمە بەر چەسانەوەیەکی هەم نەتەوەیی، هەم ناوچەیی، هەم ڕەگەزی کەوتوینەتەوە کە ژنان کە لێرەدا زیاتر کە حەز بە چەسانەوە ئەکەن. ئێمە لە بیداهێتەوە کە تونند و تیژیمان بەرامبەر کراوە، هەم وەکو نەتەوە بەرامبەرمان کراوە، هەم وەکو ڕەگەز بەرامبەرمان کراوە. بەڵام ئەوەی کە لێرەدا کە ژن ئەبێ خۆی هوشیار بێ، کە بزانێت چی مافی خۆیەتی، چی مافی بەرامبەرەکەیەتی، کە لە ئاستی مافەکانی خۆماندا بێدەنگ نەبین. کە بەڵام ئەمەش تەنها ئەرکی ژن نییە، ئەرکی پیاوانیشە کە بیان نەوێ تونند و تیژی بنبڕ بکە، بە تایبەتی لە خێزانەکانەوە دەبێت دەست پێ بکەین کە ژن پەروەردەکاری مناڵە، خستنەوەی مناڵ ئەرکی سەرشانی ژنە. کە ژنەکە تونند و تیژی بەرامبەر کرا، کە ماڵێکی ئارامی بۆ دروست نەکرا، کە پیاوەکەی بەرامبەری تونند و تیژ بوو، کە باوکی بەرامبەری تونند و تیژ بوو، کە برای تونند و تیژ بوو بەرامبەری، ئەی چۆن ڕەچاوی چی ئەکرێ بۆ ئەو ژنە کە بڵێ مناڵێک بەرهەم بێنە کە تونند و تیژ نەبێ. بەڵام ئەبێ کەم جار ئەرکی خێزانەکان، ئەرکی باوکو و دایک ئەوەیە کە جیاوازی نەکەن لە بینی و کوڕ و کچدا. کوڕەکە بۆ هەموو شتێ دەستەبەر بکرێت، هەموو شتێکی بۆ بخرێتە سەر دەست و لەسەر سینێکی زێڕین پێشکەشی بکرێت، بەڵام دەستیش بگرنەوە لە ئاستی ئەو کچەیە. هەر ئەو کچێ ئەبێتە دایک، هەر ئەو کچێ مناڵ بەرهەم ئەهێنێ. خێزانێک لەبەری ئەحەسێتەوە کە ئێمە تونند و تیژیمان بەرامبەر کرا، کەواتە بەرامبەر مناڵەکانیشمان تونند و تیژە بین. ئەمە ئەرکی خێزان. لەلایەکیشەوە ئەرکی حکومەت، تەنها و تەنها ئەرکی ژن نییە کە بیا تونند و تیژ نەبێ، ئەرکی خێزانە، ئەرکی حکومەتە. حکومەتیش ئەبێ هوشیاری بڵاو کاتەوە کە بەرنامەی تایبەت هەبێ، بەرنامەی پەروەردەیی جوان هەبێ لە تیڤیەکاندا، بەڵام بە ناشکوری نەبێ تیڤیەکانی ئێمە ئەوەندەی کە حەڵقەی بیانیمان بۆ لێدەن و تورکی و فارسی و ئەوانە چەخت ناکەنەوە لەسەر بەرنامەیەکی پەروەردەیی جوان کە بەرنامەیەکی داڕێژرا و کە خێزانەکان ئیسیفادەی لێ بکەن. ئەمجا لەسەر ئەوەشمان بیر نەچێ ئەرکی ڕێکخراوەکانی ژنان زۆر قورسە. تەنها ئەوە نییە کە ئێمە دانیشین کە لە کۆڕ و سیمینار و ئەوانەیە. ئێمە ئەمانەیە ژن هوشیار بێتەوە، بزانێ مافی خۆی چییە، ئەرکی خۆی چییە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەستێکەیە کە یانەوە ڕێکخراوەکان ناشرین بکەن. ڕێکخراوەکان زیاتر هۆشیاری کۆمەڵگایە، یعنی هۆشیاری ژنان ئەخاتە ڕوو کە بیانەوێت کە ژن لەسەر حەقی خۆی، لەسەر مافی خۆی داواکاری هەبێ، مافی خۆی بزانێ، ئەرکی خۆی بزانێ، خێزانێکی جوان پەروەردە بکە. برێ محەممەد شەخان دامێنق تا چەند تونند و تیژی بەرزە دەبەری ئێمە. تەمان تونند و تیژی لە هەموو شوێنێک هەیە و داردەیەکی جیهانی لە هەموو عالەمە هەیە، هەر لە دەبەری ئێمە نیە. بەڵام لێرەدا تونند و تیژی جۆری هەیە، ئەنواعی تونند و تیژی هەیە، جەستە هەیە، دەرونی هەیە، ئابووری هەیە. تەمان ئەمان ئەو تونند و تیژیانە زۆرن.
ئەو توندوتیژانە زۆرنەوە هەروەها ئەوەش چارەسەری هەیە بەڵام مهمترین چارەسەر کە ئێمە لە ئەوڵەوە دەست پێ بکەین دەبێت لە تەربیەی خێزانەوە دەست پێ بکرێن جا دوایی لە قوتابخانەکانەوە دەست پێ بکرێت بۆی کاتوندوتیژی نەمێنی و هەروەها ئەتوانێت ڕێکخراوەکانیش یەکگرتوو بن لەژێر یەک چەتردابن هەمویان هەوڵدەن بۆ نەهێشتنی توندوتیژیش بە دەتوانین یعنی بە وشیاری تاک لە تاکەوە دەست پێ بکرێت طبعا ئەوەی کە هەڵدەێنجرێ و ئەو توندوتیژیە کە بەرپار دەبێت لە خێزانەوە دەست پێ دەکات دوای دەگوازرێتەوە بۆ قوتابخانە و هەروەها کۆمەلگایەکی توندوتیژیشین لەبەر ئەوەی لە بیداهاتەوە هەر شەڕ و ئاژاوەوە بۆ هەمومان یعنی باوەڕکە بە لە توندوتیژیدا گەورە بووینە بەڵام مهمترینشت ئەوەیە کە یاسا دەردەچێت بەڵام ئەو یاسانەی کە دەردەچن ئیشیان پێ ناکرێت تەطبیق ناکرێت بۆ نمونە یاسای توندوتیژی خێزانی دەرچووە بەڵام توندوتیژی هەر بەردا باوەڕکە زیاتر بۆ ئەوتر نەبەرەوە تەطبیق نابێت بۆ نمونە کە پیاوێک ژنێک دەکوژرێ یان منداڵێک دەکوژی یان شتێک دەبێت ئەو کەسە ینی ئەوەی تۆڵێنی ناکرێتەوە و غەرامی خۆی وەرناگرێت لەبەر ئەوەی دەبێتە چاولێکەری ئەگەر بێت و یەکێکیان مەسەرەن تعزیب بدرێ یاخۆت ئەوەی بەرامبەر بکرێت لەوانەیە کەمتر بێتەوە ئەوەیە کە مهمترینشت یاسا لەسەروی هەموو شتێکە کە یاسا تەطبیق نەبوو تەمان کۆمەلگاش بەرە و هەڵدێر دەڕوا چ بکرێت بۆەوەی کەوا بکرێت تەبان بۆ کۆڕ و کۆبوونەوە سیمینار بەڵام لە وەکو وتم کۆڕ و کۆبوونەوە سیمینار یعنی بەڕاستی یەکەم چارەسەر نییە تەربیەی خێزان مهمترین شتە کە دەست پێ دەکات ئەو کەسێک کە تۆ بەرهەمی دێنی دەتوانی بە نەرمونیانی بەرهەمی بێنی هەروەها دەتوانی بە توندوتیژیشی بەرهەم بێنی لەبەر ئەوەی کە تۆ منداڵێک دەبێت لە خێزانەکە تا منداڵ وەکو هینێکی لاپەڕێکی سپیە چی لێ بنووسی چی ئەوەی بکەیت ئەوە دێتەوە نەتیجە ئەوەی بەرهەمدێنی چی پێ بڵێ ئەوە بەرهەمدێنی لەبەر ئەوەی ئێمە دەتوانین لەگەڵ ڕێکخراوەکانیش هەوڵ دەین بۆی کاتوندوتیژی کەم بێتەوە بەڵام کەم